کاری دەستی خانمان ڕۆژ لە دوای ڕۆژ ڕووی لە زیادبوونە. ژمارەیەکی فراوان لە خانمان بە شێوەی تاکەکەس و گرۆپ بەردەوام لە نێو فیستیڤاڵ و بازاڕەکاندا بەرهەمەکانیان نمایش دەکەن. دڵفرۆز یەکێکە لەو ئافرەتانەی کە لە نێو بازاڕێک کارە دەستیە فۆلکلۆریەکانی دەفرۆشێت. دڵفروز ئەیوب عەبدوڵڵایە هەتا پۆلی 12 خوێندومە، لەبەر هۆکار تایبەتی خۆم نەمتوانێت خوێندن تاڵ بکەم. هەستاوم بە کاری دەستی لە گروپێک بەشداری دەکەم بە ناوی سارا گروپ. لە سارا گروپ کارەکانی خۆمان ئەو کارێکە لە ماڵەوە دروستی دەکەین لە سارا گروپ هەمووی دادەدەنین و دەیفرۆشین. کۆمەڵگا سوپاس بخوا تا ئێستا هەمیشە پاڵپشتم و پشتگیریم دەکەن و داواشم لێ دەکەن کە کارەکەم گەورەترکەم و شتی جوانتر و باشتر دروستکەم. من هیوادارم هەموو ئافرەتێک، هەموو کچێک، هەموو ژنێک بتوانن لە ماڵەوە کارەکانی خۆیان بکەن و بشتوانن ئەو جۆرە کارانە بکەن و چونکە کارەکە کارێکی زۆر پیرۆز و زۆریش باشە، وەک بزنزێکی بچووک، یعنی بتوانن وەپەرە بە کارەکانیان بدەن، بە تایبەتی کاری دەستی بتوانن شتێکی جوان بۆ خۆیان دروستکەن. کارە دەستیەکان دڵفرۆز بریتین لە پشتێن، بازێن، ئەنگوستیلە و جلوبەرگی کوردی. دڵفرۆز دەڵێت پەیامی من بۆ دایک و باوکان ئەوەیە کە پاڵپشتی کچەکانیان بکەن و تاکۆ بتوانن بوێرانە لە مەیدان کار بکەن. من پەیامی ئەوەم بۆ دایک و باوکان هەیە کە دایک و باوک هیوادارم بتوانن پاڵپشتی کچەکانی خۆیان بکەن و کە بتوانن ئەو کارە ئەنجام بدەن و کاری جوانتر بکەن و کاری باشتریش بکەن. شەقامی غەزالی لە هەولێر شەقامێک دوور لە بەها فۆلکلۆریەکان، بەڵام دڵفرۆز لە نێو ئەم شەقامە بزنسێکی بچووکی فۆلکلۆری کوردی دامەزراندووە.